5 خاڵی گرنگ کە یارمەتی دەدەن باشتر کاتەکانت ڕێک بخەیت. ئایا کارەکانت زۆرن و فریان ناکەویت ئەنجامیان بدەیت؟ یان دەتەوێت باشتر کارەکانت ئەنجام بدەیت و فشار لەسەر خۆت کەم بکەیتەوە؟ لەم ڤیدیۆیەدا 5 خاڵ باز دەکەین کە یارمەتی دەدەن بۆ باشتر ڕێکخستنی کاتەکانت. خاڵی یەکەم، دروستکردنی لیستێک بۆ کارەکانی ڕۆژانەت. لیستی کارەکانی ڕۆژانەت بنووسە. هەروەها کارە گرنگەکان بخەرە سەرەوەی لیستەکەت و هەوڵ بدە لە بەیانیاندا ئەنجامیان بدەیت. بۆنی ئەم لیستە گرنگە چونکە وەها دەکات بزانیت چ کارێک لە چ کاتێکدا ئەنجام دەدەیت. خاڵی دووەم، دیاریکردنی کاتێکی دیاریکراوە بۆ هەر کارێک. بۆ هەر کارێک کە ئەتەوێت ئەنجامی بدەیت کاتێکی دیاریکراو تەرخان بکە بۆ ئەوەی لە کاتی خۆیدا و لە ماوەیەکی دیاریکراودا تەواوی بکەیت و کاتی زۆر لە هیچ کارێکدا بە فیڕۆ نەدەیت. خاڵی سێیەم، دوور بکەوە لە فرە ئەرکی. هەر چەندە ڕەنگە پێت وابێت ئەنجامدانی چەند ئیشێک لە یەک کاتدا وا دەکات زۆرترین ئیش لە کەمترین کاتدا ئەنجام بدەیت. بەڵام بەم جۆرەوا لە مێشکت دەکەیت هەر جارە و سەرنجی لەسەر کارێک بێت و مێشکت ماندوو دەکەیت. هەر بۆیە فرە ئەرکی کاریگەری دەکاتە سەر کارەکانت و بەرهەمی کەمترت دەبێت. بۆیە هەوڵ بدە سەرنجی تەواوت بخەیتە سەر کارێک و بە تەواوی ئەنجامی بدەیت پێشەوەی دەست بە کارێکی تر بکەیت. خاڵی چوارەم، دوورکەوتنەوە لەو شتانەی سەرنجت دەبەن. زۆر ئاسانە سەرقاڵ بیت بە شتی لاوەکیەوە و سەرنجت بۆ شوێنی تر بڕوات. ئاگداری ئەو شتانە بە کە سەرنجت لەسەر کارەکان لا دەبن. ئەگەر زوو سەیری تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکەیت لە کاتی ئیشدا یان خەریکی نامەگۆڕینەوەی ئەو کاتەی سەرقاڵی خوێندنی بە بێدەنگکردنی بەرنامەکانی مۆبایلەکەت و دوورکەوتنەوە لە مۆبایل دەتوانیت ژینگەیەکی گونجاو بۆ خۆت دروست بکەیت کە بەبێ ئەوەی سەرنجت بڕوات کارەکانت بە باشی ئەنجام بدەیت. خاڵی پێنجەم، شەرم مەکە لەوەی بڵێیت نەخێر. کاتێک داوای شتێکت لێ دەکرێت بەڵام لەگەڵ کارە گرنگ و سەرەکیەکانتدا ناگونجێت و کاریگەری دەکاتە سەر دواخستنیان، بەڕێزەوە ئەو داواکاریە ڕەت بکەرەوە و بڵێ ناتوانم. هەموو جارێوتنی نە ئاسان نییە، بەڵام دەتوانیت ڕوونی بکەیتەوە کە بۆچی دەڵێ نەخێر. ئەی تۆ کاتەکانی ڕۆژانە چۆن ڕێک دەخەیت؟